هەولێر و بەغداد لەسەر نەخشەی کۆتایی ڕێگەی گەشەپێدان ڕێکەوتن. گۆشەی ئەم جارەی ڤار پرسی ڕێگەی گەشەپێدانە. دوجار گرێکوێرەکە کرایەوە و هەولێر و بەغداد لەسەر نەخشەی کۆتایی ڕێگەکە گەشتە ڕێکەوتن. چیرۆکی ناکۆکیەکە لەوێوە دەستی پێکرد. هەوڵدرا هیچ بەشێکی ڕێگاکە بە هەرێمی کوردستاندا تێنەپەڕێت و هەولێر لە قازانج و داهاتی ئەو ڕێڕەوەزە بەلاحە بازرگانیە بێبەش بکرێت. بەڵام دوجار هەولێر و بەغداد ڕێککەوتن. بە گوێرەی نەخشەکە کە لە ڕابردوودا بڵاو کرابەوە تەنها 12 کیلۆمەتر بە سنووری هەرێمی کوردستاندا تێپەڕ دەبێت کە لە گوندی پێشانبور کە سەر بە ئیدارەی سربەخۆی زاخۆی سنووری پارێزگای دهۆکە دەکاتە کەمتر لە سەدایەکی ڕێگاکە. ڕێگەی گەشەپێدان نزیکەی 1200 کیلۆمەترە کە لە بەندەری فاو لە بەسڕە دەست پێ دەکات تاکو دەچێتە سنووری باکووری کوردستان و تورکیا. تێچووی پرۆژەکە 7 ملیار دۆلارە. پرۆژەکە هێندە گەورەیە، وڵاتانی هەرێمایەتی لە کێبڕکێدان بۆ ئەوەی زۆرترین وەبەرهێنانی تێدا بکەن. داهاتی پێشبینی کراو بۆ پرۆژەکە چەندین ملیار دۆلاری ساڵانەیە لەگەڵ دابینکردنی هەلەیکاری زۆر بۆ هاوڵاتیان. ڕێگەی گەشەپێدان بە گەورەترین پرۆژەی ئابووری لە مێژووی عێراقی نوێدا دادەنرێت.